بەڵێ هێوی دیارە بەردەوام دەبین و دەست بە گفتوگۆی تەوەرەکانمان دەکەین و دەچینە تەوریەکەم باز لە وەبەرهێنان دەکەین لە کەرتی کوشتتوکاڵە. دیارە وەزارەتی کوشتتوکاڵ دەوێت لە ڕێگەی وەبەرهێنان لە کەرتە جیاوازەکانی بواری کوشتتوکاڵ و بەرهەمەکانی بەشدار بێت لە ئابدانکردنەوەی کوردستان لەم ڕۆژانەشدا بێگەر تاڵبانی وەزیری کوشتتوکاڵی هەرێم پرۆژەی بەرهەمێنانی هێلکەی خواردنی کردەوە وەک خۆی ئاماژەی پێداوە. دیارە ئەم پرۆژەیە کاریگەریکی گەورەی دەبێت لە سەردابینکردنی هێلکەکە خۆراکێکی پێداویستی و سەرەکی هاوڵاتیانە. تایبەت بم بابەتە لە ستودیۆکانمان لە هەولێرەوە زۆر بەڕێز حسێن کەریم وتەبێژی وەزارەتی کوشتتوکاڵ و هەروەها بەڕێوەبەری گشتی باخداری و دارستان لەگەڵمانەیە. کاک حسێن ئەم کاتت باش بێ، بەیانیت باش بێ. کاک حسێن، تایبەت بە وەبەرهێنانی کەرتی کوشتتوکاڵ لە ئێستادا کە کارەکانتان چڕ کردوێتەوە دەتانەوێت لە ڕێگەی وەبەرهێنانی کەرتی کوشتتوکاڵەوە پێداویستی بە تایبەتی با بڵێن خواردن لە هەرێمی کوردستاندا پەرە پێ بدەن و پشت بە ناوخۆی هەرێمی کوردستان ببەستن. کارەکان یاخود وەبەرهێنان لە کەرتی کوشتتوکاڵدا لە ئێستادا لە چاستێکدایە؟ بەڵێ بەیانی بەڕێستان و سەرجەم بینەرانی ئەم بەرنمەیە باش بێگومان لە کابینەی نوۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی کوشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوە وەکو لە کارنامەکە هاتووە یەکێک لە کەرتە گرنگەکان بۆ فرە ڕەنکردنی کەرتی ئابووری کەرتی کوشتتوکاڵە. بۆیە بەڕاستی وەزارەتی کوشتتوکاڵ بە هەماهەنگی لەگەڵ سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان لە هەوڵی ئەوەدایە کە چۆن بتوانێت کەرتی کوشتتوکاڵ ببێ بەژێرخانێکی ئابووری بۆ هەرێمی کوردستان و بە خۆشحاڵیەوە لەو 2-3 ساڵەی ڕابردوودا هەنگاوی زۆر گەورەندراوە بێگومان بە هەمانگی لایەنە پەیوەندیدارەکان بۆ جێبەجێکردنی هەموو ئەو پرۆژانەی کە دەبنە بەهێزکردنی ژێرخانی ئابووری کوردستان لە هەموو سێکتەرەکانی ڕۆکی، ئاو، ئاژەڵداری، پەلەوەر، هەموو سێکتەرەکانی تری کوشتتوکاڵ. باشە کاک حسێن، حتمما ئەم کارە بە پلانێکی باش و تۆکمە ئەنجامەدرێ. ئەمە بزانم بە پێی و پلانێکیەوە داتانناوە زیاتر فۆکەستان لەسەر چییە، لە چ بابەتێکدا دەتانوێت زیاتر وەبەرهێنان بکەن، بە پێی خواستی خەڵک کار دەکەن یاخود ئەوەی کە بۆنە بە شێوازی گشتگیر ئێوە هەوڵ دەدەن کارەکانتان جێبەجێ بکەن؟ بڵێ ئێمە وەکو ئاماژەم پێدا لەسەر هەموو سێکتەرەکان کارەکەین باشە و ئەوەی کە وەکو مەبدە کاری لەسەرەکەینەوەیە کە ئێمە چۆن بتوانین یەکەم بەرهەمەکانمان زیادکەین لە ڕووی چەندایەتی و لە ڕووی چۆنایەتی لە ڕووی کوالیتیەوە. خاڵی دووەم چۆن بتوانین بازار بدۆزینەوە بۆ ئەم بەرهەمانە چ لە ناوخۆ چ لە دەرەوە. و خاڵێکی ترکە ئێمە کاری لەسەرەکەین ئەوەیە بە پیشەسازیکردنی بەرهەمی خۆراک چۆن ئەو بەرهەمانەی هەمانە بتوانین بە پیشەسازی بکەین و چیتری ئێمە پەنانە بینە بەر هاوردەکردنی ئەم بەرهەمانە لە دەرەوە بەڵکو احتیمادمان لەسەر بەرهەمی ناوخۆ بێ. خاڵێکی ترەوەی کە ئێمە کاری لەسەرەکەین ئەوەیە کە چۆن بتوانین بەرهەمەکانمان بە شێوازێکی مۆدێرنانە وەکو وڵاتانی پێشکەوتوو بە شێوەی ستاندارد بخرێتە ناو بازاڕەکانەوە، نەک ئەو بەرهەمانەی کە بێگومان ئەمانە کۆمپانیای تایبەت بەخۆی دەوێ چۆن ئەم بەرهەمانە چۆن نەڵێ بە عەرەبی پێڵێن تەفریز و تەدریج ینی پاکێجکردن بخرێتە بازاڕەکانەوە بە شێوازێکی وا کە سەرنجی کڕیار ڕابکێشێ. ئەمانە هەموو ئەو مەبدەانەیە کە ئێمە کاری لەسەرەکەین و ئەگەر تێبینی کرابێ لە 2-3 ساڵی ڕابردوودا هەنگاوی باش دراوە هەم بۆ بازارکردنی بەرهەمەکان هەم بۆ بە پیشەسازیکردنی بەرهەمی خۆراک لە هەرێمی کوردستان. باشە کاک حەسەن، دەمەوێت باس لە وەکو لە پرسیارەکەی پێشوشدا باسم کرد، دەمێ بزانم تا چەند خواستی هاوڵاتی پێویستی کۆمەڵگەکە لە چوارچێ پلانەکەی ئێوەدا. ئۆکەی بابەتەکە وازەحەکە ئێوە بە شێوازێک گشتگیر کار دەکەن، بەڵام ڕەنگە بە هەندێک بابەتە بێت کە زیاتر فۆکەسی هاوڵاتیانی لەسەر بە زیاتر لەلایەن هاوڵاتیانەوە بەکاربهێنرێت. بۆ ئەمەیان چی؟ ئێوە تا چەندێک کار لەسەر خواستی هاوڵاتی شەکەن بەدەر لەو پلانێکە خۆتان هەتانە؟ بەڵێ ئێمە خۆمان بە بەرپرسە زانین چ بەرامبەر بە جووتیاران بۆ فراوانکردنی کێڵگەکانی و بۆ ساکنەوەی بەرهەمەکانیان
لە هەمان کاتیشا خۆمان بە بەرپرسە زانین بەرامبەر بە هاوڵاتیان وەکو بەکاربەر کە ڕۆڵێکی گرنگیان هەیە لە ساکردنەوەی بەرهەمەکانی جوتیاران. لەبەرەوە بێگومان ئێمە هەموو ئەو پرینسیپانە لە بەرچاوەگرین کە خواستی هاوڵاتیانی ئێمە چییە؟ خواستی هاوڵاتیان بێگومان دەیانەوێت بەرهەمێک لە ڕووی کوالیتیەوە، لە ڕووی تەندروستیەوە، تەنانەت لە ڕووی شکل و شێوەوە ئەو بەرهەمانە کاخرێتە بازاڕێنەکەوە بە شێوازێکی وابێ کە لە ئاستی خواست و پێداویستی هاوڵاتیانی ئێمەدا بێ و هەروەها جۆری ئەو بەرهەمانەی کە هاوڵاتی پێویستی پێێتی و زیاتر پێویستی بە چیەک لە بەرهەمەکانی ڕۆژانە. بۆ نمونە بەرهەمی تەماتەیەکێکە لەو بەرهەمانەی کە ئێستا وای لێ هاتووە کە بێ بەردەوام لەسەر سفرەکان ئامادە بێ کەواتە ئەبێ ئەم بەرهەمە هەم بەردەوام بوونی هەبێ هەم لە ڕووی کوالیتی و ڕنگ و شێوەشەوە بە شێوازێک بێ کە لە خواستی هاوڵاتیانە بێ. تەنانەت بە پیشەسازیکردنی ئەم بەرهەمە ئێمە لە ساڵانی ڕابردوودا دوو کارگەی دۆشاوی تەماتە هەیە بە خۆشحاڵیەوە 2 ساڵە کارەکەن و بەرهەمێکی باش دەخەنە بازاڕەکانەوە کە بێگومان هاوڵاتی ئێمە هەتا بەرهەمی ناوخۆوەستا بێ ڕەواجێکی باشتری هەیە لەوەی کە بەرهەمێک هاوردە بکرێ و هەروە بەنسبەت هەموو بەرهەمەکانی ترەوە. ئێستا ئێمە ژمارەیەک مەسە کارگەی زەیتی زەیتونمانەیە هاوڵاتیان بە تاکید بە دوای بەرهەمە ناوخۆیەکە ئەگەڕێن بەنسبەت چبس بەنسبەت قارچێک هەموو ئەم بەرهەمانە سیرەکەی هاوڵاتی ئەمە بە دوای بەرهەمی ناوخۆدا دەگەڕێت لە بەرەوەی دڵنیایە لە بەرهەمەکەی لە ماوەی مانەوەی لە ناو بازاڕەکانە لە مارکێتەکانە. بۆیە ئێمە بێگومان بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزت ئێمە خواستی هاوڵاتیان یەکێکە لە ئەرکە گرنگەکان کە لە بەرچاوی بگرین. باشە کاک حسێن دیارە لە کارەکانیەوەیە لە پلانیەوەیە کە کار دەکەن بۆ بە پیشەسازیکردنی بەروبوومی کوشتکاڵ و کار دەکەن بە پێی خواست ئێوە کار لەسەر بەرهەمێنانی بەربوومە کوشتتوکاڵەکان بکەن و چەندین بابەتی تر ئەو پلانانی کەوا باستان کرد. بێگومان لە هەر خاڵێکتیا گرفتێک یەتە پێشەوە و کۆمەڵە گرفت هەیە لەوە بەرهەمێنانی با بڵێن کەرتی کوشتتوکاڵە. چۆن کارتان لەسەر گرفتەکان کردووە؟ خۆی بەڕاستی کەرتی کشتتوکاڵ لەبەرەوەی کە تەعاملەکە لەگەڵ طبیعەت بۆیە مەسلەی سروشت یان وشکە ساڵی بێبارانی هەموو ئەمانە کاریگەری هەیە و خاڵێکی ترکە ئێمە بەداخەوە لە ساڵانی ڕابردوودا زۆر جار کێشە سیاسیەکان کاریگەریان کردوتە سەر بە بازارکردنی بەرهەمەکان سەرکردی کشتتوکاڵ بەگشتی و خاڵێکی تر ئێستا کە هەموو لای گاشکرایە دابەزینی نرخی دراوی وڵاتانی دراوسێ ئەمە بۆتە بەڕاستی گرفتێک و کێشەیەک لە بەردەم بەرهەمی ناوخۆدا کە بەرهەمەکانی ئەوان کلفەی تێچوونی زۆر زۆر کەمترە لە چاو بەرهەمەکانی ئێمە. ئەمانە هەمووی کێشە و گرفتن بۆیە ئێمە بەردەوام دەبێ ڕوبەڕوویان بینەوە بۆ بزان چۆن چارەسەری هەموو ئەم بابەتاناکەین بەنسبەتەوەی کە پەیوەندی هەیە کە لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی بەغدایان لەگەڵ حکوومەتی ناوەند ئێمە ئێستا توانیمانە پەیوەندێکی باش دروستکەین بۆ ئەوی ئەو گرفتانەی کە لە ساڵانی ڕابردوو هەبووە نەیهێڵین لە بەردەم کەرتی کشتتوکاڵە و ئێستا توانم بڵێم لە هەموو کاتەکان زیاتر پەیوەندێکی باش و لێک تێگەشتنێکی باشەیە و ساڵی با بڵێن ئەم ساڵ لە مانگی 5 یاداشنامێکی تێگەشتن واژۆ کرا لە نێوان هەردوو جەنابی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێمی وەزیری کشتتوکاڵی عێراقی و هەروەها بەنسبەت هەموو ئەو کێشانەی کە ڕوبەڕوومانە بێتەوە لە وڵاتانی دراوسێ ئێمە سیاسەتی دانانی باج و یاخۆ قەدەغەکردن پیاداکەین بۆی کە ئەو بەرهەمانە نەتوانێت پیادەی بەرهەمی ئێمە بکە بێگومان ئەمە تەنها بە ئێمەش ناکرێت دەبێت لایەنە پەیوەندیدارەکانی تریش هاوکار و هەماهەنگی ئەمە بکەن بۆ ئەم بابەتە. ئێستا گرفتێکی گەورە لە بەردەمێمە هەیە ئەوەش کەیە بەڕاستی وشکە ساڵی و بێبارانی و لەلایەکیشەوە گرانبوونی کەرەستە کشتتوکاڵەکان بە تایبەتی وەکو پەینی کیمیایی وەکو قڕکەری کیمیایی ئەمانە کە لە بۆرسەی عالەمی نرخەکانیان بەرزبووتەوە بۆتە گرفتێک لە بەردەم کەرتی کشتتوکاڵ وەردەبەردەم جوتیارانی ئێمەدا. بۆیە ئێمە
بەردەوامین لەسەر ئەوەی کە لە توانامانە بێ بۆ چارەسەرکردنی لە هەفتەی ڕابردوو جەنابی وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم راپۆرتێکی گشتگیری پێشکەش کرد لەسەر مەسلەی وشکە ساڵی و هەروە پێشنیاری گونجاو بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە بە هیواین ئەوەن کە لەلایەن سەرۆکەتی ئەنجومەنی وەزیرانەوە وەڵامان بدرێتەوە بودجەیەکی بۆ تەرخان بکرێ و لە هەمان کاتتا داوای بودجەیەکمان کردووە بۆ دابینکردنی پەینی کیمیایی بۆی کە بتوانین بە نرخی پاڵپشتی دابەشی کەین بەسەر جوتیارانە و بەشێک لەو ئەرکە قورسەی یان ئەو گرفتەی کە ڕوبەڕی جوتیاران بۆتەوە ئێمە سووکی بکەین لەسەر جوتیارانی خۆمان. باشە کاک حەسەن بەدەر لەم پلانانە ئێوە چیەکەن بۆ ڕێنوێنی کردنی جوتیاران چکە ئەزمموی ئەومان کردووە میشە کاتێک کە بەرهەمەکان بەرهەم دێن گرفتێک بۆ جوتیاران دروستە بێت لە برەوەی هەندێک جارێ جوتیاران هەمویان بێک و یەک جۆر بەرهەم دێنن کامە ژوا دەکات بازاری هەرێم استعابی نەکات یاخۆت هەزمی نەکات وا دەکات کە بەرهەمەکانیان فرەبدەن تووشی ناڕەحەتی و گرفت دەبن ئەمە پێویستی بەڕێنوێنی کردنە ئێوە چی ئەەکەن بۆ ئەم بابەتە؟ بەڵێ ئێمە وەکو وەزارەت تەوان باگاداری سەرجەم بەڕێوەبەرێتی گشتی کشتتوکاڵی پارێزگاکان نەخشەیەکی بەرهەممان داناوە کە لە چ ناوچەیەکە فلان چ بەرهەمێک بچێنرێت یاخۆت احتیمات کەینە سەر چ بەرهەمێک بە پێی بێگومان کەش و هەوا و گونجاوی خاک بۆ ئەو بەرهەمە ئێمە ئەمەمان ئامادە کردووە واگەداری بەڕێبەراتی گشتی کشتتوکاڵی پارێزگاکانمان کردووە بەڵام بێگومان ئەمە بەس نییە ئەگەر لە توانادا هەبێ بتوانین پاڵپشتی ئەو بەرهەمانە بکەین لەو ناوچانە و هەروە خاڵێکی ترێکە پەیوەندی بە جوتیاران خۆیانەوەیە ئەوەیە کە جوتیاران کۆمەڵە و ڕێکخراوی تایبەتی بە خۆیان هەبێ بۆ ئەوەی تەنسیقێکە بێت لە نێوان خۆیانە بێگومان بە هەماهەنگی لەگەڵ فەرمانگە کشتتوکاڵەکان لە پارێزگەکانە. ئێستا بۆ معلوماتی بەڕێست و سەرجەم بینەرانی ئەم بەرنامە جوانە ئێمە ئێستا لەگەڵ ڕێکخراوێکی نێودەوڵەتی خەریکی ئامادەکردنی بابرین میکانیزمێکین بۆ چۆنیەتی دامەزراندن و بەهێزکردنی کۆمەڵە و هەرەوەزیە کشتتوکاڵەکان بۆی کە بتوانین جوتیاران لە ناو کۆمەڵە ڕێکخراوانە کۆ بکەینەوە بەیەکەوە کار بکەن و بەیەکەوە هەماهەنگی بکەن ئێستا کاری لەسەرەکەین لەسەر ئەو بەرنمەیە و هەر بۆ زانیاری بەڕێستان بە ئاماژەی پێ بدەم ئێمە ڕەنگە لە مانگی دوو یا لە مانگی سێی ساڵی داهاتوو کۆنفرانسێکی گەورەی وەبەرهێنان بکەین لەگەڵ دەستەی وەبەرهێنان بۆ ئەوەی کە بە تەواوی دەستنیشانی بکەین لە چ منتیقەیەکە ئێمە پێویستمان بە چییە بۆ ئەو پرۆژانی کە وەبەرهێنان لەلایەن وەبەرهێنەرانەوە پێشکەشەکرێ و هەروە بۆ دابینکردنی هەموو پێداویستیەکانی ئەو بڵین پلانە ئێستا ئێمە کاری لەسەرەکەین و لیژنەی بۆ پێکاتوە لە نێوان وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و دەستەی وەبەرهێنان. بەڵێ کاحسێن دیارە سەرباری هەموو کێشەگیر و گرفتەکان کە باست کرد خۆشببختانە جوتیارانی ئێمە بە تایبەتر لە هەندێک ناوچەی کە با بڵین زیویەکی بە پیتی کشتتوکاڵ هەیە و بە تایبەتریش لە هەڵەبجا بەرهەمێکی زۆریان هەیە و گلەی لەوە دەکەن کە بەرهەمەکانیان ساغ نابێت و لە هەمان کاتا لە هەندێک شوێن سەرباری بەروبوومێکی زۆری کشتتوکاڵی کارگەیان نییە بە پیشەسازیکردنی بەروبوومە کشتتوکاڵیەکانیان تا چەند دەتوانراوە لە ڕێگەی وەزارەتەکەەوە وەزارەتی کشتتوکاڵەوە بە بازارکردن بکرێت بۆ بەرهەمەکان هەم لە ناوخۆ و هەم بە هاوبەشیکردن لەگەڵ بازاری دەرەوە. بەڵێ سپاس بۆ خوا بۆ سەرجەم دڵسۆزان ئەگەر تێبینیتان کردبێ ئەم ساڵوا بوو بە ساڵی ڕابردوو یان وەرزی ڕابردوو ئێمە گرفت و کێشەیەکی لەو شێوازە نەبەوەکو ساڵانی ڕابردوو و تەنانەت بەشێکی زۆری جوتیاران ڕازی بوون لەو نرخانەی کە بەرهەمەکانیان پێ بازار کرد لە بازارڕەکانی ناوخۆ و بێگومان وەکو سەرەتا ئاماژەم پێدا بە پیشەسازیکردنی بەرهەمە کشتتوکاڵەکان هۆکارێکە بۆ دۆزینەوەی بازار یاخود سەرفکردنی ئەو بەرهەمانە لە ناوخۆ و دڵنیایی بدرێتە جوتیاران کە بەرهەمەکانیان بازاڕیان هەیە ئەگەر بە شێوازی فرێشیش نەبێت دەکرێت بە پیشەسازی ئێمە ئەمە کاری لەسەرەکەین بۆ نمونە لە بەرهەمی پەتاتە هێشتا زمارەیەکی باش کارگەی بەرهەمێنانی فینگەر و چپسی پەتاتە هەیە کە بەرهەمی ناوخۆیی بەکاردێنن و هەروەها کارگەی دۆشاوی تەماتەوە و کارگانەی تر ئاماژەم پێدا بۆ ئێمە گەر یەکێک لە
پرنسیپەکان کە چی ئێمە چی دەستەوە بەرهێنان کاری لەسەرەکەین بە پیشەسازیکردنی بەرەمە کشتتوکالەکانە و ئێستا بە خۆشحاڵیەوە لە هەندێک لە پارێزگاکانە یەکسەر با بڵێن ڕوبەرێک زەوی دیاری کراوە بۆ پێڵن ناوچەی پیشەسازی بێگومان بەشێک لەو ناوچەی پیشەسازی کشتتوکالیە لە پارێزگەکان و ئێستاش کارەکەین لەسەرەوەی کە 400 دۆنم زەوی بۆ پارێزگای هەڵەبجە دابین بکرێ بۆی کە ژمارەیە کارگەی بە پیشەسازیکردنی بەرەمی کشتتوکالی لەو مەمتیقەیە دابمەزرێ بێگومان ئەمانە هەموو کاری لەسەرەکرێ بەڵام کاتیشی ئەوێ بۆی کە بتوانین ئەو بەرنامە و پلانانەمان هەیە کە جێبەجێ بکەین. هەروە بۆ لە بازاری دەرەوەش ئێمە کار لەسەرەواکەین کە چۆن بتوانین بازار لە دەرەوە دابینکەین بۆ بەرهەمەکان چ لە وڵاتانی کەندا و لە وڵاتانی ئەوروپی ئەوەی جێگەی خۆشحاڵیە کە لە تەنانەت نەک لەسەر ئاستی وەزارەت لەسەر ئاستی حکوومەتی هەرێم و ئەنجومنی وەزیران کار لەسەر ئەم پرساکەین هیوادارین کە لە ساڵانی ئایندە ڕنگدانەوەی خۆی هەبێت لەو واقعی وەچای خۆمان بیبینین. باشە کاک حسێن بۆ کردی کشتتوکاڵ تۆ چەند بۆ نمونە کەشهواکەت گونجاو بێت چەند زەوی لەبارت هەبێت چەندێکە دەستی کاری باشت لەبەردەستا بێت کە ئامێر و کەلوپەلی سەردەمیانە و گونجاوت لەبەردەستانە بوو ڕەنگە پلانەکان بە شێوازێکی باش نەڕواتە پێشەوە. بوونی ئامێر و کەلوپەلی گونجاو ئەمە تا چەندێک لە پلانەکانتانە هەیە تا چەندێک کار لەسەر ئەوە دەکەن کە ئامێر و کەلوپەلی گونجاوی سەردەمیانە و نوێ بهێنە بەردەستی جوتیارەکانمان لە هەرێمی کوردستان. بێگومان ئێمە کە باسی هەر بوارێکەکەین یەکسەر باسی تەکنەلۆجیاکەین ئامێر و تەکنەلۆجیای نوێیەکەین بە خۆشحاڵیەوە لە ساڵانی ڕابردوودا چ لە ڕێگەی وەزارەتەوە چ لە ڕێگەی کەرتی تایبەتەوە چ لە ڕێگەی هەوڵی تایبەتیەوە توانم بڵێم ئامێر و کەرەسەیەکی زۆر لە هەموو سێکتەرەکان بینراوە و لە ڕێگەی هەموو ئەو پێشانگانی و دەوڵەتیانان کە لە پارێزگەکانی هەرێمی کوردستان کراوە و ئاشنابوونی جوتیاران و بەرهێنەرانی ئێمە کاریگەریکی گەورەی هەبووە لە سەرهێنانی ئەو ئامێر و تەکنەلۆژیانە بەڕاستی و ئێستا وەزارەتی ئێمە وەک وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو پرۆژەیەک با پێشکەش کرد بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بە خۆشحاڵی و ڕەزامەندیان دەربڕی لەسەر لێخۆشبوونی گومرجی هەر ئامێر و کەرەسەیەکی کشتتوکاڵی کە ببێتە هۆی بەرەو پێشبردننی کەرتی کشتتوکاڵ لێخۆشببوونی گومرجی بکرێ و ئێستا ئەو بابەتەش کاری لەسەرەکرێ بۆی هەر کەسێ بێوێ ئامێر و تەکنەلۆژیای نێبێنێت هەرێمی کوردستان بەبێ باجی گومرجی بەر ئەو کەرەسانە داخلی هەرێمی کوردستانەکرێ بۆیە توانم بڵێ بە شێوەیەکی گشتی لە چەند ساڵی ڕابردوودا سوودێکی زۆر لە تەکنەلۆژیا و ئامێری کشتتوکاڵی نوێ کراوە و ئێستا ژێمە لە ڕێگەی لیژنەیەکی ڕاوێژکاری لە وەزارەتمان لەگەڵ وڵاتی هۆڵەندا لەسەر هێڵین کە چۆن بتوانین سوود لە توانا و تەکنەلۆژیای وڵاتی هۆڵەندا کە توانم بڵێم وڵاتی دووەمە لەسەر ئاستی جیهان لە ڕووی کەرتی کشتتوکاڵە سوود لە تەکنۆلۆژیای ئەوان ببینین بێگومان بە هەماهەنگی لەگەڵ قونسوڵەی هۆڵەندیە کاری باش کراوە و ئێستا کۆمەڵی کەرەسیان هێناوە بۆ جێبەجێکردنی دوو پرۆژەی گەورە لە پارێزگای هەولێر و لە پارێزگای سلێمانی بۆ بەرهەمێنانی ڕووەکی و بە تایبەتی سەوزە بە تازەترین تەکنۆلۆژیای سەردەم و ژمارەیەک پرۆژەی تریژ لە ڕێگای کردی تایبەتەوە لە پارێزگەکانی هەرێمی کوردستان جێبەجێ کراوە بەڵام بێگومان زانست ڕۆژ بە ڕۆژ لە بەرەو پێش چوونایە وەکەرتی کشتتوکار ڕۆژ بە ڕۆژ لە بەرەو پێش چوونایە ئێمەش ئامانجمانەوەیە کە بتوانین ڕێ بکەین لەگەڵ هەموو ئەو زانستەی کە ڕۆژ بە ڕۆژ لە بەرەو پێش چوونایە. باشە کاحسن خۆشبەختانە دوایین کارچانۆنی ئاگادار بوونکردنەوەی پرۆژەی شەجارە بۆ بەرەمێنانی هێلکە کە کارگەیەکی وا بتوانێت خواستی هاوڵاتیانی هەرێم پڕ بکاتەوانێ ئەم کارگەیە تا چەندە دەتوانێت خواستی هاوڵاتیان پڕ بکاتەوە و لە هەمان کاتیشدا تا چەندە کاریگەری لەسەر ئابووری بەجێ دەهێڵێت. بەڵێ یەکێک لەو بابلی سێکتەرانەی کە وەزارەت کاری لەسەر کردووە بەڕاستی سێکتەری سامانی ئاژەڵە ینی بە هەردوو بەشی ئاژەڵداری و چی پەلەوەر بە خۆشحاڵیەوە لەو دوو ساڵی ڕابردوودا ژمارەیەکی باش لە پرۆژەی کێڵگەی پەلەوەر و لە کارگەکانی ئالیک و لە جووچک هەڵێنەرەکان سەربڕخانەکان کاری تیاکراوە و یەکێک لە ناو ئەمانەشە کە زۆر گرنگە
بەرهەمی هێلکەیە لە هەرێمی کوردستان هەرچەندە ئێمە ژمارەیەکی باش پرۆژەمان هەبوو بەڵام بەداخەوە بە حکمی کۆمەڵی هۆکاری ناوخۆیی و دەرەکی ئەو پرۆژانە نیانتوانیوە بەو وزەیە کار بکەن کە بۆی دامەزراوە. بۆیە ئەم پرۆژەی شەدار کە هەفتەی ڕابردوو لەلایەن جەنابی وەزیر و بەڕێز سەرۆکی دەستەی و بەرهێنان کراوە کاریگەریکی گەورەیە بێ لەسەر دابینکردنی پێداویستیەکانی ناوخۆ لە ساڵ 12 مانگە و هەروەها زۆر جار چوونی بەرهەمەکانی ئێمەش بۆ پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق وەجگە لەوەش کە ڕەخساندنی کۆمەڵێ هەلی کارە بۆ هاوڵاتیانی خۆمان بە تایبەتی ئەوانی کە دەرچووی کۆلێج و پەیمانگا و ئامادەی کشتتوکالەکان و هەروە ڤێتەرنەری. بەڵێ زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەڕێز حسێن حەمەکەری متەبێژی وەزارەتی کشتتوکاڵ واروها بەڕێوەبەری گشتی باختاری و دارستان. سپاس بۆ ئامادەبوونت بۆ ڕوونکردنەوەکانت.